چێشتی مجێور ژیان نامەی خۆنووسی هەژار زنجیرەی 22 تەفریحمان ئێوارانە دەچووینە قەدەم لێدان لە ناو باخچە زۆر و هەراوەکانی سەر بە کلیسا. ڕۆژانی یەکشەممە دەچووینە کلیسا لە ڕیزی نوێشکەرەکاندا دادەنیشتی کە زۆر نوێژێکی خۆش بوو. ژن و کچی دێی بەحنەس خۆیان تاس و لووز دەدا، جوانترین جلکیان دەبەر دەکرد، پیاویش بە جلکی خاوێن و ڕیشی تاشراو لە کلیسا ڕیز دەبوو. هەموو بۆنی عەتریان لێدەهات. لە پشت پەنجەرەیەکی پەردەداری نادیارەوە ئۆرگ لێدەدرا و دەستەکسێکی خواپەرست بە گەل گۆرانی کلیسایان دەگوت، مردووشی دەخستە زەوقەوە. کەشەی سەر سەکۆی قوربانیش دادەهاتنەوە، هەڵدەستانەوە، بخوریان بڵاو دەکردەوە. مناڵی چکۆڵا لە دواوە داوێنی شۆڕیان دەگرتن، دەتگوت دایەمەم دەبە گورگی دەکەن. بەڕاستی سەیرانی خۆش وا لە یەکشەممەی کلیسای کاتۆلیکانە، نەزەریش گوناح نییە و ئازادی. ڕۆژێک دوای بڵاوبوونی نوێژ چوو بووم لەسەر بەردێکی قەراغ ڕێ دانیشت بوو. کچێکی قەڵەوی جوانی دێ کە ناوی ڤیکتۆریا بوو هات ڕابرد. ئاوڕێکی داوە گوتی: ئەوە بووە بە وردی و سەنزدانەوە زەق لێم دەڕوانی، نیازت چییە؟ دکتور دەڵێ 6 کیلۆ قەڵەو بیچا دەبیەوە، بیر لەوە دەکەمەوە، هەر لا سمتت 10 کیلۆی زیادە. چ دەبوو 6 کیلۆی بەهاتایەتە سەر من، تۆ جوانتر دەبووی و منیش دەبوومەوە گوێزی ئازا. پێکەنی و ڕۆیشت، چرچ، کەسیف، ڕەنگ زەردی تۆڵخ، بێهێز و توان، بە مەرخە مەرخ، سەر لە ئێوارەیەک لەسەر بەردێک هەڵتروشکا بوو. سەیری ڕۆژاوابوون لە دەریام دەکرد. دیمەنێکم بوو، باوەڕکە، بەرازیش بێزی هەڵدەستا بمبینێ. کچێک بەلاما تێپەڕی، ئەحواڵێکی پرسییم، لە وەرامیا گوتم بەڕاستی کیژی لوبنانی زۆر لە عارەبی تر بە ماریفەتتر و جوانتریشن. گوتی لاوی عێراقیش کە وەک تۆ بچن لە لاوی لوبنانی جوانترن. قەت گاڵتەی هێند سەیر نەبوو، تێر بە خۆم پێکەنی. کیژێکی لوبنانی کە ناوی سعدە بوو، دووکانی لە نزیک ئاسایشگا بوو. ڕۆژێک نازانم چم کڕی بوو، لیرەیەکی لوبنانیم دایە، قسێکی جوبران خەلیلم لێ نووسی بوو. کەسێک کە پوڵ بە هەموو شت دەزانێ، هەموو شت لە ڕێی پوڵدا دەکا. گوتی ئەوە چییە؟ ببەخشە، کاغەز نەبوو لەوەم نووسیوە، هیچ نیازێکم نەبووە. زۆر مەمنونم، ئەو نسحەتە لە 100 لیرەش بەنرخترە. قاوەخانەیەک لە ناو باخچەکانی دەوری ئاسایشگا تایبەتی سیلداران بوو. ئێواران دەیچووینێ. دەمێک بوو، هیچ پوڵم نەمابوو. نەم دەتوانی پوڵی چایەک یان کۆکاکۆلایەک کە تازە پەیدا ببوو بدەم. زۆر باش داما بوو. ئەو مابەینەش هەرگیز لە عێراقەوە کەس نامەی بۆ نەدەنووسیم. هەر ڕۆژە کە نامەبەر دەهات و نامەی کە سوکاری نەخۆشخانەی دابەش دەکرد، دەمپرسی ئەدیە من نیتە. زۆر دڵتەنگ دەبوو. تۆ وەرە هیچ کەس لێت نەپرسێ. تەنیا بە هەمووی 3 یان 4 نامەم بۆ هات، ئەویش هەمووی پڕ لە خەم و پەژارە. لە یەکیاندا خەبەری مەرگی میرزا و ڕەحمان بوو کە گۆیا لەسرە مەرگیدا چەند لە برادران لە دەوری بوون. یەکیان پرسیویە: مام میرزا، وەک لە مەرگ نەترسی وایە؟ ئێستا شەر قسەی خۆش دەکەی. میرزا ئیشارەی بە چرایەکی نەفت کردووە کە لە لایەوە دانرا بوو. گوتوویە: کوڕم، من ئەو لە غەزەم هەڵێناوە. من وەک ئەو چرایم تا ڕۆنی تێدا ماوە، دای سێ و زیندووە. هەر نەوتەکەی وشکاوی هات دەکوژێتەوە، بەڵام نەوتی تێناکرێتەوە. ماوەیەکی زۆر بە خەمی لە دەستچوونی ئەو مامۆستا گەورەیەمەوە دژدامە. حوسێن وەتاری هەواڵی زۆر خۆشەویستم دەردەکەی وەبنیدا. جواب کرا: لە بەغدا لە بیمارستانی عەزل واتە جێگەی گولی دوورئاوە خەوێندرا. نامەیەکی بۆ نووسی بوو، بە درێژی باسی خواروبار دزینی دکتوران و بەرتیل داواکردنی پەرستاران و فەزایەحی سەگی بیمارستانەکە و زەلیلی نەخۆشانی نووسی بوو. نازانم چەند ڕۆژ نەینارد بوو، چونکە لە حاشیەدا نووسی بووی تا قەبرا سەربازەکەم کە مانگی بە 5 دینار دەبوایە دایکم بەخێوکە و یاریدەی منیش بدا، بلیتی بە خدەزموونی بۆ دەرچووە. 200 دیناری دەست کەوتووە، هەر 200 لە بن سەنیری من داناوە. ئێستا من دەوڵەمەندێکم.
بۆ منووسی خدا ڕزقی تۆ نەبڕێتەوە لێم ڕوونا ئەو پوڵە بۆ حسێن ناوێکی زۆر زگزل هاتووە فرشتەی ڕزق بە سەه و بۆی هێناوی زۆر دەترسم نەیخۆی ڕۆژێک نامەیەکم وەرگرت نووسرا بوو من نەخۆشێکم لە سرە مەرگە حسێن گوتی تەنیا کەسێکم لە دنیادا هەیە ناوی عەزیز قادرە و لە بەحنەسە خەبەری منی بۆ بنووسن لە خەبەری مەرگی وا تاسام 3 ڕۆژ نان و ئاوم لە خۆم حرام کردو تا توانیم بۆی گریام جارێک لە ڕمادیەی عێراقەوە کوردێکی کۆنەشناس بۆی نووسی بووم حەز دەکەم بزانم تەرزی نەخۆشی چۆنە لە وەرامدا گوتم وەک نالی شاعیرم کە فەرموویە وەک تووڕەیی پیچیدەی تۆ ساغ و شکستم وەک دیدەی نادیدەی تۆ خۆش و نەخۆشم زی توریا هەڵدەسوڕێم دەڵێن نەخۆشێکی لە مردنی لە چیای لوبنان پەرێشان و سەرگەردان پۆڵی چایەک شک نابم کە بیکەمە بیانووی لە قاوەخانە دانیشتن و تەختەکردن و ڕابواردن کێت لە باغەڵما ئامانە خانم دەڵێ هومێدی شمبراوە کە هیچ کەس بەدادم بگا ڕۆژێک فیس بەسەرێکی تەژەی عەرەب هات تۆی عەزیز قادر بەڵێ فەرمایشت ئەو قەبزەی مزاکە 20 دینار لە مووسڵەوە لەلایەن کاکە زیادەوە بۆ هاتووە بەڵام من کە لە حەڵەبەوە بۆم هێناوی 4 دیناری لێ هەڵدەگرم خوایە لە ناو ئەو هەموو ناسیاوانەدا چۆنە و پیاوەم نیوە بیر هاتوێتەوە و ئەو ئاوڕێی لێدامەوە لە پاش چابوونەوەم زانیم کە پیاوی زۆر گەورەی عێراق وەکو ئەمین ڕەواندزی و شێخ لەتیف بار بوویان بۆ کۆکردوومەوە کە بێچارە نەخۆشە باپەکی نەکەوێ کاتێ بە کاکە زیادیان کوتووە ڕاستە و خۆ باربووی خۆی ناردووە ئەگەر بیدایە بەوان وەک باربووەکانی تر ئاو دەی برد و بۆم دەکرا بە وشتر زۆر لە کوردەکانی شام و جزیرە و دانیشتجووی کورد لە لوبنان داهاتن سەریان دەدام و کتێب و میوەیان دێنا جەلادەت عالی بەدرخان و ڕەوشەن خانم و قەدریجانی شاعیر و جگەرخون و عوسمان سەبریم لەوێ ناسین کابرایەکیش لە جزیرە کە بیست بووی من مردوم کوڕی خۆی ناو نابوو هەژار مەسەلەی مردنیش سەیر بوو موسڵمان مەلایەکی خۆیان بوو شیعە بوو فەرقی دانەدەنا و نوێژ و تەڵقینی بەڕێوە دەبرد مەسیحی ئەگەر پرۆتستانتیان ئۆرتۆدۆکس بان دەبوایە کەشەی خۆیان بۆ بێن و کەشەی کاتۆلیک خۆی تێ نەدەگەیاندن بۆ مردوو مراویش فەرق و جیاوازی دادەنرا ئەگەر نەخۆشێکی مەسیحی لەسەر مردن بەڕەوانی و ڕووخۆشی دەمەلاسکەی کەشەی لە دوعا و تۆبەدا نەکردایە نەیان دەهێش لە گۆڕستانی کلیسا بنێژرێ و دەبوو پیاوی شەهرداری بەیروت بێن بیبەنە گۆڕستانی گشتی سەبری یوسف دەردی لێگران ببوو کەشە هاتە سەری دەی کوڕم پێ لە گوناحانت بنێ و لە مەسیح بپاڕێەوە چاوی هەڵێنا و تێڕاخوڕی هەی دەست بڕی کوڕی دەست بڕ دەم لەم نیش خوار دەکەیتەوە لا چۆ لەبەر چاوم جەحەندەم پڕ لە خۆشت و مەسیحی شت کەشە هەر هێندەی پێما بڵێ لە گۆڕستانی ئێمەدا جێت نییە هەر مردوویەک بمردایە تا ئیدارەی کلیسا دەیزانی نۆکەر و قەلەوقتەی خزمەتکار هەرچی پۆڵ و جلی بوو دەیان ڕفاند و شرت و گومیان دەکرد عەزیز هەمزە ناوێکی خەڵکی سولەیمانی کە پێش من چوو بووە ئەوێ و لە ماوەی 2 ساڵدا بەقەت پشکەڵێک عەرەبی فێر نەببوو هەر من چووم و بوومە تەرجمانی ئیتر لێم بوو بە قیلی کەواسپی و هەر دەبوایە تەختی لە تەنیژ منەوە بێ و زمانی حاڵی بم ئێوارانە قورعانی بەغدام بۆ دەکردەوە بە کەوای شۆڕ و شەدە و جامانەوە 4 مێردەکی لەسەر تەختەکەیدا دەنیشت و تا قورعان خەلاس دەبوو خۆی ڕادەژاند و ئەڵڵا ئەڵڵای دەگوت یانی زۆرم پێخۆشە جارێک گوتم کاک عەزیز مەلای قورعان خوێن زۆر دەنگ ناخۆشە دەمانای ئاەتیش ناکەی ئەو خۆڕاژانەت لە چێ ئای کاکەوا مەڵێ بەخدا لە سایەی سەری تۆوە لە سلێمانی ڕادیۆیەکم هەیە 4 ئەوەندەی ئەو ڕادیۆیەیە بە 30 دینارم کڕیوە ئێوارەیەک لە پڕ تەنگی نەفەسێکی وا بوو بە حاڵ هەناسەی دەهات ناردمانە شوێن دکتۆر سرم بردە بن گوێی پوڵەکە لەکوێ تاقەت کردووە با بزانم نەوەک بیتزن نەخێر گوێی لە هیچ نەبووە دوایی کە هاتەوە سەرحاڵ دەیگوت هیچم نەدەبیست جگە لە باسی پوڵەکە ناموێرە نیشانت دەم پیرە مێردێک ڕەگەز کورد بە زمان عەرەب بە ناوی جەعفەر بابان هاوژوورم بوو ڕۆژێک نامەیەکی وەرگرت دەی خوێندەوە سەرێکی ڕاوەشاند و بزەیەکی تاڵی هاتێ ها عەموو جەعفەر چییە کە لە بەغدا بەرەو ئێرە دەهاتم 12 برادەر هاتبوونە بەڕێکردنم
تێگرا بۆم دەگریان کە مەسلولی و ناتبینینەوە هەر بەرەو دوا مردوون ئەوان نووسراوە 12 هەمیش ئەمری خوای کردووە کەچی من هەر زیندوم. جاسم ناو کوڕی شێخێکی عارەبی چۆڵی عێراق هات کەس دە لەهجەی نەدەگەی ببوومە تەرجەمانی ئەویش هەر تێک ژیراویەکی دەبوو من جێگەی هاوار و بانگی بوو. جارێک گوتی خەبەرمدا بە بابم کە تۆ چەند بەمنەوە ماندووی ئەویش دیارەکی زۆر خۆشی بۆ ناردووی با بچین لە ناو داران بیخۆی. قوتووە شیرناتێکی دەنایلۆن پێچراوی بە نەوار بەستراوی دەرێنا دیارە خۆشە کە هەڵی پچڕی کولەی برژاوی سوێرکراوە هێڵنجم هاتی و ڕام کرد. جاسم نەقلێکی خۆی بۆ گێڕامەوە کە جارێک ئەوەندەی تین و بووە ناچاراوی لە ماڵی سونی خواردوێتەوە و نەی هێشتووە دایک و بابی بزانن. ئەگەر زنێوی بە کەسێدا بادەی گوت ئێسکی سونی بە قەبری بابی. ڕۆژێک گوتیان جاسم حاڵی شڕە چوومە لای ها خێرە سید عەزیز ئەو سونی کوڕی سونیە بەیانی زوودی تم وان بەسەر هات. سەگ باب چەندم پێگوتووی بەیانی سونی نەتبینن. حەقتە بەڵام چ بکەم. ئەو سونیە سەیدێکی سامەرایی بوو بە ناوی سەید عەلی بۆم گێڕاوە زۆر پێکەنی گوتی شەرت بێ هەموو ڕۆژێ تولحی بەیانی خۆمی نیشاندەم. جا هەر وەک جاسم نەیدەزانی من سونیم کەمتریان دایانزانی کە سەبری مسلمان نییە و مەسیحیە. ڕۆژێک لای سەبری بوو یەکی سووریایی خۆی بەژوورا کرد. سەبری من لە فڵان کەسی هاوە تاغیم داوە لەسرم بکەوە. لەسەر چی؟ ئەو سەگ بابە مەسیحیە من دوای نوێژ دەمگوت خوددایە هەرچی مسلمانە ڕۆحمی پێ بکە ئەو دەڵێ بۆ ناڵێ هەرچی مەسیحی و مسلمانە. چاکت کردووە مەسیحی چگو خۆرێکە تۆ دوعای بەخێری بۆ بکەی. ڕاهیبەیەک عاشقی عێراقیەکی فارزناو ببوو زگی پڕ کرا بوو بە هەرا هەر چۆنێک بوو کێشەدا کوژاو ڕاهیبەیان بۆ بەید لەحم تەبعید کرد. فارز دەیگوت من هەر خەمی ئەوەما لە بەید لەحم بەبێ مێرد منداڵی ببێ مەسیحێکی دیش پەیدا دەبێ. ئەبوو ئەیوب سەرتاشەکەی ئاسایشگا مەسیحیەکی زۆر قسەخۆش زۆر نوکتەی سەیری لەبەر بوو دەیگێڕاوەکە دوو ژن چوو بوونە لای حەکیم بە یەکیانی گوت میزت بێنە و دەلیرەش بدا تا بزانم چیتە. ژنەکەی ترپیلی ئەمەی ڕاکێشە خوشکم ئەم حەکیمە زۆر گرانزانە من یەکێ دەناسم بە 4 لیرەی دەکا و میزیش لە خۆی. کەشیشێک لە وەعزی خۆیدا گوتی کلکی ئەسپی مارەلیاز لە حیفاوە دەگەیشتە بەیروت. کابراەک لە گوێگران گوتی ئای لەو درۆیە. کەشە گوتی لە حەرشەوە تا ناو شاری بەیروت دەبوو. بەخوا جێی باوەڕ نییە. کەشە بە تووڕەییەوە لەم هینەی منەوە تا ناوگەڵی دایکت چۆنە؟ بەڵێ ئەوە ڕێ تێدەچێ. کابراایەکی زۆر درێژ لە بازار چاوی بە کاڵک کەوت بانگی کرد قەیسی بە چەندە؟ ئەحمەق من قەیسی دەفرۆشم. کابراتانێ و قەدی داهاتەوە دەی پرتەقاڵ بە چەند؟ کەشیشێک ڕۆژێ نەخۆش بوو کەشەیەکی تری تۆمازناوی لە بریکاری خۆی نرد گوێی لە احترافات بگرێ و لە پشت پەردەوە دانیشت. لاوێ کات و هەر لای وابوو کەشەی خۆیانە. باوکی محتەرەم گوناهم کرد ژنی کەشە تۆماسم والێ کرد. دەی چیدی؟ بەخوا کچەکەی و کڵفەتەکەشی. دەی چیدی؟ بەخوا خوشک و کوڕەکەشی. تۆماس قوونی ڕووتی لە پەردە دەرخست. سەی کوڕی سەی وەرە خانەوادەمان تەواو کە. کابراایەکی پرتەقاڵ فرۆش گلەی بەختی خۆی لای هەواڵێکی کرد کە خوا ڕسقی بڕیوە. کاکە تۆ بۆ خۆت ڕسقی خۆت بڕیوە لە کاسپی نازانی وای دانێ تۆسە لە پرتەقاڵت لەسەر سەرە و بانگ دەکەی تاجرێک منداڵێکی خوێنتاڵی لەلایە داوا دەکا تۆ دەبێ بڵێ ئەو کوڕە جوانە هی کێیە عەمر درێژ بێ چەند خوێن شیرینە ئەو دەم لە زیاتی پرتەقاڵێک چوارت لێ دەکڕن. بەیانی سەلە لەسەر سەر بە ناو بازاردا دەچوو وەک کابرای دوێنێ غەیبی زانی بێ منداڵێکی سەرزلی چڵمنی لوتزلی خوێنتاڵ گریا پرتەقاڵ. تاجر بانگی کرد سەلەی دانا و لە هەتیوی هەڵڕوانی بەلالوتێکەوە پرسی کوڕی کێیە؟ کوڕی منە چۆنی دەبینی؟ چی بڵێ چۆن ڕیایی بکە؟ پرتەقاڵی لە دەست هەتی و دەرێنا و سەلەی خستەوە سەرسەر گوتی بەدەستی خۆت بینێژی و ڕسقم لەسەر خودا. لاوێک لای کەشە گوتی بمبەخشە کچەکەتم ماچ کرد. کوڕە جامە چییە؟ من 100 جار دایکتم ئیلاقە کردووە و ناژڵێم بمبەخشە. ژنەلادەیەکی سادەی زۆر جوان خزمەتی کلیسا و ئۆدەی کەشیشی دەکرد. ڕۆژێک دیتی کەشیش نووسووە ئەسپابەکەی دەرکەوتووە لەسەرەوە زەرد لە ناوە ڕاست شین لە بنەبانەوە سوورە. بۆ مێردەکەی گێڕایەوە گوتی هەر چۆنێک بێ ئەو سوڕە بپرسە.
لە دەرفەتێکدا بە شەرمەوە پرسی: بابی ڕوحانی ئی تۆ بۆچی وایە؟ کوڕم ئەوە نهێنیەکە، تەنیا لای تۆی دەدرکێنم. هەر ژنێ لە بەشە زەردەکە ئاوز بێ کە شەی دەبێ، لە زەرد و شینەکە مەتران، لە هەر سێ ڕەنگ ئەسقەفی گەورە. ژن و مێردەکە پێکەوە لە بەری پاڕانەوە کە ڕۆحمێکیان پێ بکە، بە هەزار دەبێ و نابێ کە شەڕازی بوو مەترانێکیان بداتێ. لە جەنگەی ژەنیندا کابرا لە پشتەوە لە پڕپاڵێکی توندی بە قنگی کەشەوەنا. دا ئەگەر ئەسقەفێکمان بدەی ماڵت وێران دەبێ. پیاوێک بە لیرەیەک بەری لە لای دەلاکێک تاشی بوو. هات ژنەکەشی برد و دەلاک بەری تاشی. گوتی: حەقم 5 لیرەیە. چۆن بەری من لیرەیەک و هی خانم بە 5؟ قوربان ئی تۆ دەستگیرەی هەبوو، ئی خانم زۆری زەحمەت دام. قسەی خۆش لە ناو نەخۆشان زۆر بوو، کەمم لە بیرماون. حاجیەکی نەخۆشی کۆیتی هات بەرامبەرم لە ژوورەکەدا. ناوی حاجی عەبدولەتیف بوو، زۆر زوو بووینە ئاشنا. جارێک گوتم: تۆ کە حاجیت چۆنە نوێژ ناکەی؟ گوتی: ئەوە مانگێکە پێکەوەین، قەت نەتپرسی کارت چییە و بەچی دەژی، من گەوادی شەرعیم. دوور لە تۆ حاجی، بمبەخشە. دوور لە تۆی چی و بەخشینی چی؟ با بۆت بڵێم. ئێمە لەکوێت چەند کەسێکین، قاچاق چی؟ ئەو قەحبانەی لە مووسڵ و بەغدا لە ڕمێن دەکەون و خۆشیان بە گەوادان فرۆشتووە دەهێنرێنە بەسرا. یەکی بەسی بە 20 دینار دەیان کڕین، بە سەحرادا باریان دەکەین بۆ پاتەختی سعودی. یەکی بە 100 پاوەنی زێر بە ئەمیران و کاربەدەستانی سعودی و ئەگەر زۆریش بەرچاو بن بە خودی ماڵە شایان دەفرۆشین. ناویان ناون کەنیزی سپی. کارتمان پێیە لە هەر کوێ لەو سەحرایە ماشێنمان خراپێ یان ڕێگەمان لێ بگۆڕێ، پۆلیسی سعودی یاریدەمان دەدا. وێڕای قەحبا جغارەی ئوروپایی، ویسکی و جنسی زۆر دەبین، قازانجی زۆر دەکەین. هەزاران کەس لەو ڕیاضە هەن کە هەموو ڕۆژێ هەزاران دینار تەخت و بەخت دەکەن، وەک چیرۆکی ئەلف لەیلە و لەیلە دەژین. لەو سەحرایەدا عەشایری واهن، شەرمیاندا نەپۆشراوە. ئەگەر زەردە قۆڕەیەک ڕاوکەن جێژ نەیانە، ڕوتن لە برسان دەمرن، بەڵام ناڵن لە وەختی حەجدا بێنە مەکە و مەدینە. لە خێرە حاجیان بەشدار بن، نەوە کە ئابڕووی دەوڵەت بچێ، بە ناوی ئیسلامی ڕاست و قورعان حکم دەکەن. ئەوی من دیوما، ئەگەر حاجیان بیان دیبا، ئەویش وەک من لە هەموو شت پەشیمان دەبوونەوە. لێم مەپرسە، دڵم پڕ لە برینە. حاجی دەیدی دیش لەمە دەخۆمەوە، پرسی: ئێرانت دیوە؟ بەڵێ. دەڵێن لە ئێران نەژەر لەمە دەخۆنەوە، ڕاستە؟ نەژەر لەمە چییە؟ چا بەتاڵی دەخۆنەوە و لە دوورەوە تەماشای قەند دەکەن. حاجی بۆ نافەرمووی نەزەر لەمە، نەژەر مانای نییە. ئەسەد ناوی کرماشانی، کۆنە پۆلیسی عێراق و سەگەوانی ماڵە ئینگلیسیان و بێسەواد کەوت بووە ئەو بیمارستانە. لە سەگ سواڵی دەکرد، بۆ چایەک بە حەوادا دەچوو. بەزەم پێدا دەهات، بانگم دەکرد چام دەگەڵ بخواتەوە، 1000 دوعای بەخێری بۆ دەکردم. برادرانی کۆمونیست گوتیان ئەسەد جاسووسی عێراقە و هەموو ڕۆژ گزارشێکمان لەسەر دەنووسێ، با هاتوچۆت نەکا. ئێوارە چەند کەسێکم لەو برادرانە بۆ چاخواردن بان کرد، خەبەرم دا بە ئەسەد، هەر بەغار هات. گوتم: ئەسەد حیز مردوو، بنووسە. عەزیز، دوو بەڵغەمی گەورەی فڕێدا، فڵان کەس 18 جار کۆخی، فڵان شەو دەیناڵان. جاسووسی سەرسیلداران لەوە زیاتر چ دەنووسێ؟ خۆ تۆ خەتیشت نییە. ئەسەد لە حیرسان گریا، گوتی: بەغیلی بەو چایەش دەبن کە تۆ دەمدەیەی، خوا هەڵی نەگرێ. جەژنی فەسەح بوو، بە سەتان ژن و پیا و هەیکەلی مریەمیان هەڵگرتووە و کەشەیەکی تەپڵە سەر تاشراوی کورتەباڵایان لە پێشەوە بە حەساری کلیسادا دەهاتن و کەشە دەیخوێند و ئەوانیش بەدوایدا. جارێک کەشە چووە سەر پلەکانان و بانگی کرد: من چیم گوتیەوەش بیڵێن. دۆستانم، هەموو گوتیان دۆستانم، وش، هەموو تێگڕا گوتیان وش. کەشە دیتی حاڵ خراپە، دابەزی و ملی نایەوە لە دوعای خۆی. بەوەدا نوکتەیەکم بیر کەوتەوە، گۆیا لە شەرەفکەند مامفەرەز ناوێکی کلاشکەر ویستویە لای مەلا ژن مارەکە. مەلا گوتوویە: هەرچی گوتم وەدوم کەوە، دەی فەرەز بڵێ، دەی فەرەز بڵێ، جارێ دەنگ مەکە، جارێ دەنگ مەکە، بەخوای سەگ بابێکی کەرە، بەخوای سەگ بابێکی کەرە. مەلا لینگە کلاشێکی لە دەمی دەدا، فەرەزیش لینگە کلاشێک بە دەم و فڵچی مەلادا دەکێشێ. مەلا هەڵدێتە سوچی مزگەوت و دەڵێ: لێت مارەکرا. لێی دەپرسن: مامفەرەج، مارەت بڕی؟ کوڕە خۆ مارە بڕین نیوە شەڕێکە، من نەمزانی بوو. حەسەن ئەسکەر و حەسەن غەریب دوو تورکمانی دەوری کەرکووک و شیعە بوون و نەخۆشی بەحنەس.
حەسەن عەسکەر فێرکاری فێرگە بوو، مێشکی لە خەرافادا خنرا بوو. باسی خەیبەری دەکرد کە دەواازەکەی 6,000 تۆن ئاسن بوو. ئیمامی عەلی لەسەر دەستی دانابوو کرد بوویە مەتاڵی شەڕ. کاکە حەسەن خۆ ئەو زەمانە کیلۆ و تۆن نەبوون. ئەو جار دەیگوت 200,000 ڕەتڵی بەغدایی بوو. ئەوسا نەڕەتڵ هەبوو نە بەغدا. سرم گوێش بوو ناهێڵن قسەکەم بکەم ئەدی چەند بارگوو بوو. سەیدێکی کەڵەگەتی چاو بەکل ڕێژراوی ڕیشتۆپی لاڕیش ڕێک و پێکراوی کەوا شۆڕی پشتێند و پێچکەسکی نەجەفی پەیدا بوو. بردیانەوە تاغێک کە پێمان دەگوت وەتاغی کۆمۆنیستان. سەید مڕ و مۆچ تەسبیح بەدەستەوە دەستی بە ورتەورتی من لێوان کرد. حاڵ تاڵ بوو مارسیری دەدزا لە دەرکی کونێ ڕوە. گاڵتە و گەبۆستێنرا کەس بەلایدا نەدەچوو. سەید کە دیتی بیمارستان جێگەی کەرپیرۆزان نییە و نەزانفریوی دەزنادا گورجێ خۆی کردەوە بنیادەمی خۆمانە و لە هەموو هەرزەکارانیشی تێپەڕان. شاڵ و مێزەرەی دانا چەقەنەی لێدەدا قوونی بادەدا جنێوی پیسی بەم و بەو دەدا تا جوێنی پێبدەنەوە دەستیان بۆ قوونی دەبرد دەیکوت قدیل کەم دێ. تەواو بوو بووە کەللەی شەکر ئیمانمان هێنا کە خەربوزە بەڕەنگ نییە. عەزیز هەمزەیان مەرەخەس کرد و بەمنیان گوت مانگێکی تر مەرەخەست دەکەین. عەزیز لاقی چەقان هێندەم سوێند و قورعانە فڵانم دەگەڵ نەبێ لێرە ناڕۆ منی زمان نەزانی قوربەسەر چۆن دەگەمەوە عێراق. چاری ناچار هێشتیانەوە و مانگە و دوا پێکەوە لە بیمارستان دەرچووی.